خۆپیشاندانی مامۆستایانی وانەبێژی هەڵەبجەیە داوا دەکەن دابمەزرێن و بکرێن بە هەمیشەیی وەک خۆیان دەڵێن. مامۆستایانی وانەبێژ دڵسۆزانە خزمەت دەکەن بەڵام مافەکانیان پێشێل دەکرێت. تەنانەت مامۆستای وانەبێژ هەیە نزیکەی 9 ساڵە وانەبێژە و نەکراوە بە هەمیشەیی. جام پڕ بوو لێ ڕژێ مامۆساش وانەبێژیش تر 35,000 ئەگەر هەمووی بە یەک دەنگ و هەمووی بە یەک دەست بایکۆت بکە دڵنیا بە پەکی پرۆسەی پەروەردەخین. ئینشەڵا ئێمە بەردەوامە بین. یعنی 400,000مانە دەنێن پێشتریش بە پێی دەرزەوە بووە هیچ بەشی بژێوی ژیان و ناکە. باوکی مناڵەکانیشم کرێکارە بەڕاستی هیچ بەشی بژێوی ناکە. تاکو ئێستانە وڵا چەند جار بەیوانە هینمان کردووە خۆپیشاندانمان کردووە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. تەنان ئێستاژە یانەوێ دەرمان کرد. یعنی لامان بن لەسەر وانەبێژی ئێمە داوای دامەزران دەکەین ئەوان لامانە بنێشتە لە داوای مافی خۆمانەکەی نەوێژەوەیە کە بمانکەن بە هەمیشەی بەڕاستی لەم مەقتوعە و هەندێک حاڵەت دێ نەجاتمان بێ لەبەرێ بەڕاستی بێزار بووین. هەموو ساڵێ ساڵا ساڵێکی کە ئێتر وەکو پەردەیەکی ڕژێن بەسەر چاتا خۆڵەکە نەچاتەوە توانایمەمان نەمان بەڕاستی. مامۆستایانی وانەبێژ یاداشتێکی دیکەیان ناڕاستی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە کرد تا کار لەسەر داواکاریەکان بکرێت و بکرێن بە هەمیشەیی. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داواش دەکەن چارە نووسی وانەبێژان یەکلا بکەنەوە. داواکارین هەرچی زووە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی پێشکردنەوەی داوامی ساڵی نوێی خوێندنی 2023-2024 چارە نووسی مامۆستایانی وانەبێژ یەکلایی بکەنەوە ئەویش بە دامەزراندن. و داواکارین لە سەرجەم مامۆستایانی وانەبێژ لە تەواوی هەرێمی کوردستان هەڵوێستی ڕاستەقینەیان هەبێت و بێدەنگ نەبن لە ئاست ئەو ستەمەی کە چەندین ساڵە لە مامۆستای وانەبێژ دەکرێت بە هیوای سەرکەوتن و بەدیهێنانی ئامانجی چەندین ساڵەمان. بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجە دەڵێت مامۆستایانی وانەبێژ کۆڵەکەی پرۆسەی خوێندنن بۆنیان گرنگە و پێویستە دابمەزرێنرێن. بوونەتە زەرورەتێکیش بۆ وەزارەتی پەروەردە ئەوە کۆڵەکەیەک و ڕاگرێکی باشی پرۆسەکەیشن. وەزارەت چەند جارێک لەگەڵ وەزارەتی دارایی دانیشتووەوە لێک تێگەشتن هەیە. ئومێد دەکەین بۆ بیدایەتی ساڵی خوێندنی ئەم ساڵ بتوان هەم دڵی ئەم مامۆسایانە خۆشکەن و پرۆسەکەش بە شێوەیەکی باش و بەڕێکوپێکی نەک لە هەڵەبجە لە تەواوی هەرێمی کوردستانە بڕوە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 35,000 مامۆستای وانەبێژەیە. لە سنووری پارێزگای هەڵەبجە 270 مامۆستای وانەبێژ وانە دەڵێنەوە. لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو دەیان جار مامۆستایانی وانەبێژ هاتوونەتە سەر شەقام و داوای دامەزراندنیان کردووە بەڵام تا ئێستا حکوومەت وەڵامی دڵخۆشکەری نەداونەتەوە. مامۆستایانی وانەبێژ دەڵێن بەردەوام دەبن لەسەر ناڕزایەتیەکانیان و دامەزراندن تاکە چارەسەری کێشەی وانەبێژان دەکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.